بۆ دووەم ڕۆژ نۆیەمین دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەڕێوە دەچێت و بۆ ئەم ڕۆژ چاوەکان لەسەر سلێمانیە و چەندین بابەتی جیاواز و گرنگ و پانێڵی گرنگ ئەمڕۆ لە زانکۆی ئەمریکی ساز دەکرێت کە دوێنێش چەندی کەسایەتی و بەرپرسی باڵا لێرە بوون کە چەندین نزیکبوونەوە هەبوو بە بۆنەی ئەو دیدارەوە بنەچمە لای دکتۆر بیلال وهاب سەرۆکی زانکۆی ئەمریکیەکە فەرمی تێرە کاک دکتۆر سڵاوە لێبێ بەرە خۆش دیاری وڵاجا دوای ئەو دیدارە جوانەی دوێنێ ئەبێ دڵمان خۆش بێ شتێکی جوان بوو بۆ زانکۆکەی ئێمە خۆشحاڵین شەرەفمەندین کە ئەم هەموو میوانە کە لەوە ئەچێ کەسی تر بەو ئاسانە توانێت کۆیان بکاتەوە ئێران و ئەمریکا هەموو پارچەکانی کوردستان حزبە و لایەنەکانی کە لە کوردستانن لە عێراقن ئەمە لەلایەک لایەکی تر قسەی گرنگ کرا گەنگەشەی باش کرا بابەتی زۆر گرنگ بە شەفافی باس کرا ئێمە سپاسی هەموو ئەو میوانانە ئەکەین لە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی کوردستان سەرۆکی حکوومەتی عێراقی کە هەم ئامادە بوون و هەم بەو کراوەی و شەفافیەتە جوابی پرسیارەکانیان داینەوە ئەم پرسیاری گرنگمان لێکردن پرۆگرامەکە پرۆگرامێکی چڕ بوو و هەستم کرد ئەو بابەتانی کەوا باسکردن بابەتی گرنگ بوون بۆیە پێمان خۆشە وەڵێ منش دڵم خۆشە کە دوێنێ دیدارێکی سەرکەوتوو و ئیمڕۆ ڕۆژی دووەمی دیدارەکەیە ئیمڕۆ هەندێک لەو بابەتانی دوێنێ بەگشتی باسکران ئیمڕۆ وردەکرێنەوە یەک لەوانە کێشەی سووریا و کێشەی کورد لە سووریا یەک لەوانە مەسەلەی هەڵبژاردنەکانی عێراق کە دوێنێ باسکرا ئیمڕۆ دێنە سەر هەردەک وردەکاری و بابەتی سێمیشمان پانەڵی سێمان بریتیە بێت لە مەسەلەی گۆڕانی کەشوهەوا کە پەیوەستە بە تەندروستی و پەیوەستە بە پەیوەندی ئێمە لەگەڵ دراوسێکانمانە و پەیوەستە بە کێشەی تەنانەت ناوخۆییش لە نێوان مەسەلەی کەمبوونەوەی ئاو مەسەلەی عەرز ئەمەی کە بەشێک لەو کێشانەی کە ڕوو ئەدا لە بابەتی کشت و کاڵی بۆ نمونە پەیوەندی بە گۆڕانی کەشوهەواەوە هەیە بۆیە لە ڕۆیەکی ئەکادیمی بە بەهێنانی خەڵکی ئەکادیمی و خەڵکی خاوەن بڕیار خستیانە سەر مەنەسەکە بۆی کەوا تەحلیلی بکەن هەم ئەوان زیاتر لە یەکتری تێگەن و هەم ئێوەی ئیعلام و بینەرانی ئێوەش ڕوونتر و باشتر لە بابەتەکان تێگەن زانکۆی ئەمریکی توانی نزیک بوونەوە لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێما دروست بکات دوێنێ دیداری سلێمانی دیالۆگە ئێمە دیالۆگمان ڕێخست بەریەکەوتنیان هەبوو ئەوە ئاساییە هەر بەریەکەوتنەکە لێرا بێ باشترە لە بەرچاوی ئێوە بێ باشترە شەفاف بێ باشترە بریشمان نەچێ غیری ئەم دیالۆگی کە لەسەر سەحنەکە ڕوئەدا ئەم بەڕێزانە هەمووشیان دیداری تایبەتیشان هەبوو لە زانکۆکە بۆیە ئێمە داعمی دیالۆگەکەین دیداری سلێمانی کەلتوری دیالۆگ بەرەو پێشەبە ئەمە نۆیەمین جۆرە دیدارە بۆیە خەڵکیش ڕێزێک لەمە ئەگرێ بۆیە نایەن هەتەنها قسەی با بڵین قسەی وتراو بکەن خەڵک دێ لێرە پلتفۆرمێکە ڕێزی پلتفۆرمەکە ئەگرێ و قسە حەسب بە پلتفۆرمەکە ئەکا بۆ نمونە بۆ یەکەم جار سەرۆکی حکوومەتی عێراق ئیعلانی کرد کە لە هەڵبژاردنەکانە بەشدارە بەرپرسانی حکوومەتی هەرێم دێن لێرەوە پەیامی جددی خۆیان ئەگەیەنن بۆ ئێمە وەکو زانکۆ ینی خۆشحاڵین بەڕاستی ئەمە دەوری طبیعیە بە تایبەتی وەکو زانکۆیەکی ئەمریکی کە تایبەتمەندی ئەمە ئەوەیە کە غیری مەسەلەی کلاس و دەرس و شەهادە و پێگەیاندنی جیلی داهاتوو ئەم ڕۆڵەش ببینین ئەم ڕۆڵە استراتیژیش ببینین کە بەڕای من یەکێکە لەو شێوازانەی کە ئێمە خزمەتی ئەم هەرێمە و ئەم وڵاتە و ئەم شاری سلێمانی پێیەکەین کە ناوەکەی لە زانکۆکەمانایە سەرۆکی زانکۆی ئەمریکی بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە بەرنامەکانی ئەمڕۆیە بۆ دووەم ڕۆژی نۆیەمین دیداری سلێمانی کە لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەڕێوە دەچێت و تیایدا چەند کەسایەتیشی کاریگەری و قسە ڕۆیشتوش ئەمڕۆ بەشدار دەبن لە پانێڵ و دیدارەکەدا و بۆیە ئەمڕۆ کۆتا ڕۆژی دیداری سلێمانیە.